سێ حاڵەتی دیکەی توشبوون بە ڤایرۆسی کۆرۆنا لە هەولێر تۆمارکران و کۆی ژمارەی توشبووان لە هەرێمی کوردستان گەیشتە 90 کەس. بۆ ڕێگریکردن لە بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا، وەزارەتی ناوخۆ هاتوچۆی هاوڵاتیان لە نێوان پارێزگاکانی هەرێمی کوردستان ڕادەگرێت. وا ڕێکخراوی تەندروستی جیهانی ئاشکرای دەکات ڤایرۆسی کۆرۆنا بووەتە پەتا، زۆر بە خێرایی تەشەنە دەکات و ژمارەی توشبووان 13 هەندە زیادی کرد. ڕاوێژکاری ئەڵمانیاش لێدوانێکی تۆقینە لەبارەی ڤایرۆسی کۆرۆنا بڵاو دەکاتەوە. ئەو دەڵێت 170 ئەڵمانەکان توش دەبن. سڵاوتان لێبێت. من دکتۆر هەستکەریمم لە بەرنامەی کۆڤید-19 هەوڵە دەین لە ماوەی ئەم کاتژمێرەدا زانیاری نوێ و هەروەها ڕێگاکانی خۆپارێزی باسکردنی هەموو ئەو بابەتانەی کە بۆ هەر هاوڵاتیەکی کوردستان گرنگە دەربارەی ئەم نەخۆشیە بیزانێ، پرسیار لە کەسانی پسپۆڕەکەین، زانیاری لە پەیامنێرەکانمان وەردەگرین، دوایین ئەپدەیت و زانیاریتان دەدەینێ، هاوکاریتان دەکەین تاوەکو ئێوە بتوانن لە ناو ماڵەکانتان لەگەڵ خێزانەکانتان لەگەڵ کەس و کارتان ئەم بەڵایە ئەم پەتایە تێبپەڕێنین و دووبارە لە کوردستانێکی ئارام و تەندروست پێکەوە بژین. سەرەتا سەرنجتان ڕادەکێشم بۆ چەند هەواڵێکی نوێ دەربارەی نەخۆشی ڤایرۆسی کۆرۆنای نوێ. بۆ نمونە یەکەم هەواڵ ئەگەر باس بکەین دەڵێ سێ حاڵەتی دیکەی توشبوون بە ڤایرۆسی کۆرۆنا لە هەولێر تۆمارکرا. وەزارەتی تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستان تایبەت بە کوردستان 24 ڕایگەیاند کە سێ حاڵەتی دیکەی توشبوون بە ڤایرۆسی کۆرۆنای نوێ لە شاری هەولێر تۆمارکراوە. توشببوویەک کوڕیەکی قوتابی تەمەەن 32 ساڵە و هاوپۆلی توشببووەکەی پێشۆواتە ئەو کەسەی کە دوێنێ تەشخیص کرا کە ئەو هەڵگەری ڤایرۆسەکەیە لە شاری هەولێر، هاوڕێکی تری هەیە کە تەمەنی 32 ساڵە و پێکەوە لە وڵاتی ئێران گەڕاونەتەوە. ئەو دوو توشببووە هەردووچیان لە شاری هەولێرن، واتە دوو توشببووی تریش هەیە بێجگە لەو کەسێک کە هاوڕێی 35 ساڵێکەیە، دوو کەسی تریش هەیەکەوە بڵێن ئافرەتێک و هاوسەرەکەیەتی کە لە شاری هەولێرن و پیاوەکە تەمەنی 34 ساڵە و ئافرەتەکە تەمەنی 38 ساڵە و برا و براژنی هەمان ئەو قوتابیان کە لە ئێرانەوە گەڕاونەتەوە و تووشی ڤایرۆسی کۆرۆنا بووە. بە هەمان شێوە وەزارەتی ناوخۆ هاتوچۆی هاوڵاتیانی لە نێوان پارێزگاکانی هەرێمی کوردستان لە 14 سێوە هەتاوەکو 28 سێ ڕاگرت. وەزارەتی ناوخۆی حکوومەتی هەرێمی کوردستان چەند بڕیارێک لەبارەی بەرەنگاربوونەوەی کۆرۆنا دەردەکات و هاتوچۆی نێوان پارێزگاکانی هەرێمی کوردستان ڕادەگرێت. وەزارەتی ناوخۆ ڕای دەگەێنێت هاتوچۆی هاوڵاتیان لە بەرواری 14 سێ هەتا 28 سێ ڕادەگیرێت و جموجۆڵی بازرگانی لە دەواازەکانی باشماخ و پەروێزخان و حاجی ئۆمەران سنووردار دەکرێت. هەروەها نابێت بەریەککەوتن لە نێوان شۆفێرانی کارە بازرگانیەکان و هاوڵاتیان هەبێت و هاتوچۆی نێوان هەرێمی کوردستان و پارێزگاکانی عێراقیش بە هەموو شێوەیەک ڕادەگیرێت. وەزارەتی ناوخۆ جەختیش دەکاتەوە کە دوایین وادە بۆ گەڕانەوەی هاوڵاتیان بۆ هەرێمی کوردستان لە ئێران، واتە ئەو هاوڵاتیانی کە ئێستا لە ئێرانن بەروارەکەیان 16 سێ، واتە لە دوای 16 سێەوە ئەوان ناتوانن بگەڕێنەوە. داواش لە هاوڵاتیان دەکات پابند بن بە ڕێنمایەکانی خۆپارێزی لە ڤایرۆسی کۆرۆنا. دەربارەی کەیسەکان و حاڵەتەکان لە عێراق بەگشتی، وەزارەتی تەندروستی عێراق دوو حاڵەتی دیکەی توشبوونی ڤایرۆسی کۆرۆنای ڕاگەیاند. وەزارەتی تەندروستی و ژینگەی عێراق لە بەیاننامەیەکدا ئاشکرای دەکات کە دوو حاڵەتی دیکەی توشبوونی بە ڤایرۆسی کۆرۆنا دەستنیشان کردووە، یەکێکیان لە کەربەلایە و ئەوی دیکەشیان لە نەجەفە. وەزارەتی تەندروستی و ژینگەی عێراق دووپاتیشی دەکاتەوە کە کۆی گشتی ژمارەی توشبووان گەیشتووەتە 68 کەس و کۆی مردووان گەیشتووەتە 8 کەس و ژمارەی چاکبووەکانیش 15 کەسە.
خۆشەویستان هاوکارانم گرافیکێکیان بۆ ئامادە کردوین دەمانوێت دەربارەی کۆرۆنای نوێ دەربارەی کۆڤید 19 زانیاریتان بدەینێ لە ڕێگای ئەم ئینفۆگرافیکەوە کە ئێستا دێتە سەر شاشەکەمان و هاوکاران بە سوپاسەوە بۆیان ئامادە کردوین. دەمان ئامارە جیهانیەکانی کۆڤید 19 بە پێی دوایین داتا و ئامارەواتە پێشەوەی ئەم بەرنامەیە دەست پێ بکەین داتایەکان بەم شێوە بوو و هاوکارانم لەسەر ئەم ئینفۆگرافیکە بۆ ئێمەیان ئامادە کردو کە ئەویش دەڵێ لەسەر تاپای جیهان 124,000 کەس و 775 کەس تووشی نەخۆشیەکە بوون تووشی نەخۆشی کۆرۆنا بوون ئەمە ژمارەکەیە ئەوەندە حاڵەتە هەیە بەڵام ئەوەی کە ئەمڕۆ تووشی نەخۆشیەکە بوون بریتین لە 5,850 کەس لەسەر تاپای جیهان تووشی نەخۆشیەکە بوون کە ئەمە ژمارەیەکی زۆرە ژمارەیە کە پێمان دەڵێت ئەم حاڵەتە ئەم کۆڤیدە ئەم ڤایرەسە وەکو ڕێکخراوی تەندروستی جیهانیش ئەمڕۆ ئاماژەی پێکرد پێش کاتژمێرێک لەمە پێش کە حاڵەتەکە بۆ بە پەتایەک کە ئەم ژمارەیە لەوانەیە لەم کاتێک کە ئێستا ئێمە قسەی تێدا دەکەین ئەم ژمارەش زیادی کردبێ کەواتە حاڵەتەکە زۆر جدیەتی پێوە دیارە نەخۆشیەکە لە بڵاوبوونەوەی زیاتردا بە هەمان شێوە ئەو 124,000 کەسێک کە باسمان کرد 67,050 کەسیان چاک بوونێتەوە ئێستا لە خەستەخانە نەماون نەخۆشیەکەیان گرت و چاکیش بوونەوە و ئێستا بەڕێکراون بەڵام لە ژێر چوارچێوەی ئەو زانیارانی کە پێیان دەدرێت کەواتە ئەمە هیوایە ڕاستە ئەمە حاڵەتێکی ناخۆشە خەبەرێکی زۆر ناخۆشە کە ژمارەکە لە زیادبوونە ئەمە هیوایە کە ئەو کەسانە چاک دەبێتەوە بەڵام هۆکارەکەی کە ئێمە زانیاریتان پێدەدەین ئەوەیە کە لەگەڵ چاکبوونەوە گیان لە دەستدانیش هەیە 4,585 کەس بەهۆی کۆڤید 19 کۆرۆنای نوێ گیانیان لە دەستداوە کێشەکە لەوەیە توشبوون هەیە چاکبوونەوەش هەیە بەڵام گیان لە دەستدانیش هەیە ئەگەر تەماشا بکەین ئەو حاڵەتانەی کە ئێستا ناویان لێنراوە نەخۆشی کۆرۆنای نوێیان هەیە واتە لە ژێر چارەسەریدان یان لە ژێر چاودێری پزیشکیدان بە هەر شێوەیەک بێت بریتە لە 53,140 کەس لە سەرتاپای جیهاندا چەندیان حاڵەتەکەیان خراپە 11 لە سەدیان واتە 47,241 کەسیان کە نزیکەی سەتانۆهەتی ئەو کەسانەیە لەو 53,000 نیشانەکانیان زۆر سووکن یعنی نیشانەکانیان هی ئەوەن کە بڵێین ژیانیان لە مەترسیدانە لەو لەحزەیەدا بەڵام بەداخەوە نزیکەی 6,000 کەسێکیان دۆخیان ناجێگیرە واتە پێویستیان بەوەیە هەناسەدانیان بۆ بکرێ پێویستیان بەوە هەیە چاودێریکی توندیان بکرێ و بە دیاریشیانەوەن ئاگیان لیان دەبێ دەیانەوێ باری هەناسەدانیان چاککەنەوە و بۆ هیوایشن کە ڕۆژێک لە ڕۆژان بەم زوانە فریا بکەون دەرمانێک هەبێ بۆ ئەوان بەڵام تا ئێستا هیچ جۆرە دەرمانێک نەدۆزراوەتەوە لەم سلایدەدا تەماشا بکەین بزانین لە هەرێمی کوردستان حاڵمان چۆنە لە هەرێمی کوردستان هەتا ئەمڕۆ هەتا ئەم ئێوارەیە کە وەزارەتی تەندروستی بڵاوی کردەوە و تازە لە هەواڵەکە ئاماژەمان پێکرد کە ئەمڕۆ 3 کەسی تر هەبوو لە شاری هەولێر کۆی توشبوان گەیشتە 90 کەس بەداخەوە تا ئێستا یەک کەس گیانی لەدەستداوە لەو 90 کەسەوە مندەزانی کە لە چەند ڕۆژی ڕابردوودا حاڵەتی نەخۆشەکان زۆربەی زۆری وەکوانی کە زانیاری و دەستگای کوردستان 24 وەریگرتووە حاڵەتیان زۆربیان جێگیرن یعنی ئەتوانین بڵین بە ڕێژەیەکی زۆر باش هەمان حاڵەتەکانیان باشن بەڵام تا ئێستا بە فەرمی کەیسێکمان نییە بڵین چاک بۆتەوە چونکە ئێمە وەکو خۆتان دەزانن سەرەتای دەرکەوتنی ڤایرەسەکە لە کوردستان لە ڕۆژی یەکی سێوە بوو یەکی سێی 2020 کە دوایە دەینە سەر ئەوە چۆن حاڵەتەکان چۆن تەشەنی کرد لە کوردستان بەڵام ئێمە جۆرە کەسانێکی ترمان هەیە کە ڕاگیراون کە بڵین کەرەنتین کراون کە بەخۆی لە وشەی کوارنتینەوە هاتووە ئەوانن کە 1128 کەس تا ئێستا وەکو میوان لە لای وەزارەتی تەندروستین ئەوان لەوێ چاودێری دەکرێن تابعە دەکرێن بزانن ئایا هیچ حاڵەتێکیان نییە و بە هەمان شێوەی ئەوانەی تریش کە پێشترێ کەرەنتین کرابوون و لە وڵاتانە هاتبوون کە کۆرۆنایان هەبووە کە چوونەتەوە ماڵەوە ژمارەکەیان 1790 کەسە تا ئێستا ئەو کەسانی کە لە وڵاتانە دێنەوە وەک بۆ نمونە وڵاتێکی وەکو کۆماری ئیسلامی ئێران هەر کەسێک لەوێ بێتەوە بۆ ماوەی 14 ڕۆژ لە شوێنێکی تایبەت دەهێڵدرێنەوە ئەمە بۆ چییە؟ لەبەرەوەی
پاشتر دێنێ سەری کە قسەی لەسەر دەکەین بۆچی ئەم فکرێ هاتووە لە چواردە ڕۆژەکەەوە لەبەرەوەی ڤایرۆسەکە لە یەکەم ڕۆژیەوە هەتا ئەو کاتێک کە نیشانەکانی دەرەکەوێت زۆربیان پێویستی بە چواردە ڕۆژ بووە. ئامارەکانی کۆڤید 19 لە عێراق بریتە لە 68 توش بوو و 15یان چاک بۆتەوە، بەڵام بەداخەوە هەشتیان گیانی لەدەستداوە کە ئەمەش ڕێژەیەکی کەم نییە بە نیسبەت گیان لەدەستدان کە هەندێک جار لەگەڵ داتا جیهانیانەکانە نەڕۆشتۆ چکە ڕێژەی گیان لەدەستان لە عێراق ئەگەر بە شێوەیەکی گشتی تەمەشای بکەین ڕێژەیەکی بەرزە 8 کەس لە 68 کەس، بەڵام خۆشبەختانە 15 کەسیان چاک بوونەوە چکە هەمومان دەزانین چەند ڕۆژێک یان هەفتەیەک پێش ئەوەی لە هەرێمی کوردستان ڕوودا لە چەند شارێکی عێراق کۆڤید 19 سەری هەڵدا بوو. ئەمە زانیاریەک بوو چەند زانیاریەک بوو کە ئێمە لەسەر بڵین کۆرۆنای نوێ ئەو داتاکانی ئەمڕۆ کە دەمانەوێت ئێستا بزانین چۆن لە هەرێمی کوردستان لە سەرهەڵدانی ئەم ڤایرۆسەوە کە لە سەرەتاوە چۆن دەستی پێگر ژمارەکان چۆن بوو لە چ ڕۆژێک دەست پێکرد و ئێستا ڕۆژانە چەند ینی چەند زیادی کردووە کە ئەمیش بە هەمان شێوە لەسەر ئەم پلۆتە دەستنیشان کراوە. دەبینین لە ڕۆژی یەکی سێ بۆ یەکەم جار کە وەزارەتی تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستان ئاشکرای کرد کە ئێمە 4 حاڵەتمان هەیە توشببووی نەخۆشی کۆرۆنای نوێن توشببووی ڤایرۆسەکان. پاشان ئەگەر تەمەشا بکەین لە 2 مانگ 3 مانگ بەرەبەرە ڕێژەکەی ئەوانی کە ئاشکرا دەکرایان توشببووەکان هاتە خوارەوە دەبینین لە ڕۆژی 6 و 7 مانگ لە هەموو هەرێمی کوردستان لە 6 مان 1 کەسمان هەبوو لە 7 مانگ 1 حاڵەتمان هەبوو، بەڵام بەداخەوە لە ڕۆژی 8 مانگ 3 کەس دەستنیشان کرا کە هەڵگری ئەم ڤایرۆسن 3 کەس دەستنیشان کرا کە ئەم ڤایرۆسە وای لێ کردو تووشی کۆرۆنای نوێ ببن. بە هەمان شێوە لە 9 مانگ 2 کەسی تر و لە 10 مانگ 2 کەسی تر و ئەم ئێوارەیەش لە 11 مانگ وەزارەتی تەندروستی هەرێمی کوردستان ئاشکرای کرد کە هاوڕێیەکی ئەو کەسێک کە پێشتر توش بوو و هەروەها لەگەڵ ئافرەتێک و هاوسەرەکەی کە بە هەمان شێوە پەیوەندی خێزانیان هەیە لەگەڵ ئەو کەیسەی کە دوێنێ ئاشکراکرا بوو توش بوون. کەواتە ئەگەر تەماشا بکەین هەڵکشانێک و داکشانێک هەیە لە ژمارەی توشبووان بە پێی بەروارەکان بە پێی ڕۆژەکان. کەواتە ئێمە بە ماوەی 11 ڕۆژە توشببوومان هەیە 11 ڕۆژە لە کوردستان توشببوو هەیە. ئێمە چۆن وا بکەین ئەو هێڵە بەردەوام بێتە خوارەوە، یعنی ئەوها بەرز نەبێتەوە جارێکی تر نەبینی بەرز بێتەوە ئەوەیان بە ڕێژەیەکی زۆر. ئێستا ئەرکی ئێمەی هاوڵاتیان دەبێ هەموو شێوازەکانی خۆپارێزی بگرنە بەر، یعنی حاڵەتەکە گەیشتووەتە ئەوەی کە ئێمە وا بڵین لایەنە تەندروستیەکان لایەنی پەیوەندیدار حکوومەتی هەرێمی کوردستان زۆربەی زۆری ئەو ڕێککارانەی کە لە ڕووی زانستیەوە تا ئێستا سەلمێنراون جێبەجێکراوە بە ڕادەیەکی زۆر باش، بە ڕادەیەک کە کە زۆربەی زۆری ئەو ڕێکارانی وڵاتە پێشکەوتوەکان کردوانە لە هەرێمی کوردستانیش ئەنجام درراوە. بەڵام ئێستا نۆرەی ئەوەیە ئێمە قۆڵی لێ هەڵکەین، ئێمە بڵین تەواوکەری ئەو پلانانەی کە حکوومەت دایڕشتووە، تەواوکەری ئەو پەیامانن کە وەزارەتی تەندروستی دەیدا، ئێمەش دەست پێ دەکەین لەگەڵیان، ئێمەش دەچین پابەند دەبین بەوەی کە لە ماڵەکانمان ناینە دەرەوە بۆ کارێکی زۆر گرنگ نەبێت. ئێمە ناچین لەم ماوەیەدا سلف لە سیارەکانمان بین و بڕۆین تێکەڵاوێکی وا دروستکەین کە ببێتە مای ئەوەی کەسێک لەبەر ئەوەی بەرکەوتە یەکێک لەو کەسانە بووە کە ئێستا توش بووە ببێتەوەی ئەوەی کە ئەم نەخۆشیە لە خۆیەوە بگوازێتەوە بۆ نزیکەی 100 لە بۆ 150 کەس. کەواتە ئەم حاڵەتە لە یەکێکەوە بڵاو بێتەوە. ئێمە توانین نمونە بە کۆماری ئیسلامی ئێران بینینەوە، حاڵەتەکان لە 1 و 2 دەستی پێکرد. بەڵام لەبەر ئەوەی هەندێک لەوانەی کە لە ڕووی زانستیەوە ینی نەک لە ڕووی سیاسیەوە باز دەکەن دەڵێن لە سەرەتاوە خەمساردیەک هەبووە لە ڕێگیریکردن لەم ڤایرۆسە. واتە نامانوێ بچینە لایەنە سیاسیەکەی تاکید دەکەینەوە خەمساردیەک هەبووە لە بڵین لایەنە پەیوەندیدارەکان لە بواری تەندروستی، خەمساردیەک هەبووە لەلایەن هاوڵاتیانەوە وای کرد کە ئێستا ئێران
ژمارەیەکی وە زۆر توشببووی هەیە، ژمارەیەکی وە لەو خەڵکانی کە توش بوون تیاندا هەیە لە بەرپرسیارەتین، تیاندا هەیە لە پەرلەمانی ئەو وڵاتە ئەندامن، تیاندا هەیە لە وەزارەتەکان، هەموو ئەمانەی کردوتە قوربانی و ڕۆژانە ژمارەی زۆریان لێ دەمرێ. هەموو ئەمەوەی کرد کە ئەو حاڵەتە بەسەر ئێراندا بێت. هەر لەبەری باسی ئێرانمان کرد با پێکەوە پاکێجێک ببینین کە باز لەوە دەکا چۆن ئەو کەسانەی تەنانەت لە دەسەڵاتیشن و بەرپرسیارەتیشان هەیە ئێستا بوونەتە قوربانی کۆرۆنا. کۆرۆنا لە ئێران هەڕەشەیەکی مەترسیداری دروست کردووە، هەڕەشەیە کە ئەمجاریان ڕاستەوخۆ خودی بەرپرسان و کەسانی پلە باڵایی لە دام و دەستگاکانی حکوومەت و تەنانەت فەرماندەکانی سوپای پاسدارانیشی کردوتە ئامانج. وەزارەتی تەندروستی ئێران لیستێکی بڵاو کردوتەوە کە ناوی ئەو بەرپرسانی حکوومەت و پلە باڵا و کاربەدەستە سیاسی و سەربازیانی ئاشکرا کردووە کە لە ماوەی ڕابردوودا بەهۆی کۆرۆناوە ناچار کراون لە ماڵەکانیان بمێننەوە یاخود گیانیان لەدەستداوە. دواترینیان ئیسحاق جەهانگیری جێگیری یەکەمی سەرۆک کۆماری ئێرانە کە ئەگەرچی دەنگۆی توشبوونی بە کۆرۆناوە لە مێژە هەیە بەڵام لە کۆتاییدا بە فەرمی توشبوونی ئاشکراکرا. تا ئێستا بەپێی ئەم لیستە سێ ئەندامی کابینەی وزاری لەوانە ڕەزا ڕەحمانی وەزیری بازرگانی، عەلی ئەسغەر مونسان بەرپرسی میراتی کولتوری و گەشتیاری و هەروەها معسومە ئیبتکار ڕاوێژکاری ڕوحانی بۆ پرسی ژنان تووشی ڤایرۆسی کۆرۆنا بوونە و لە ماڵەکانیاندا کەرەنتین کراون. ئەو ڤایرۆسە بەرۆکی کەسانی هەستیاریشی گرتوتەوە، لەوانە مستەفا پور محەممەدی وەزیری پێشووی ئیتلاعات ئێران کە ماوەیەکیش وەزیریداد بووە و بە یەکێک لە کەسایەتیە تونند و تیژەکانی ئەمنی دژبە زیندانیانی سیاسی ناسراوە و لەلایەن ئەمریکاوە خراوەتە لیستی کەسانی سزادراوە. جگە لەمانە محەممەد جەواد ئیروانی کە ئەندامی دیاریکردنی بەرژەوەندێ باڵاکانی ئێران و هاوکات یەکێک لە بەرپرسانی نووسینگەی ڕێبەری ئێران عەلی خامنەییە. ئێستا لە ئێران نزیکەی 30 ئەندام پەرلەمان هەڵگری ڤایرۆسی کۆرۆنان کە کوردێکیشی تێدایە، ئەوی شەهاب نادری نوێنەری کرماشانە. ئەمە جگەلەوەی تا ئێستا 3 پەرلەمانتاریش بەهۆی ڤایرۆسەکەوە گیانیان لەدەستداوە. دۆخەکە هەرچۆنێک بێت بۆ ئێران کۆرۆنا تەنیا خەڵکی ئاسایی نەگرتوێتەوە، بەڵکو لە بەردەم ماڵی گەورە بەرپرسان و کاربەدەستانی ئەو وڵاتەش نیشتووە و یەک بە یەک لێیان دەگوازرێتەوە و هەرەوە ژوای کردووە دەسەڵاتیان لە ڕووی ناچاری ناوەکانیان ئاشکرا بکات یان نەخۆشیەکە ڕێگەیان پێنەدات چیتر وەک پێش و لە بەردەم ڕایگشتی دەرکەون. تروسکە سادقی، کوردستان 24. ڤایرۆسی کۆرۆنا جیاوازی لە بینی لە باڵغەکان و لە بینی خەڵکی ئاسایی ناکەن. هەر کەسێک خۆی نەپارێزێ دڵنیابن لەوەی کە ئەگەری توشبوونی زۆر زۆرە. ئێمە ئەمڕۆ لە ناوەڕاستی بەرنمەکەیان بڵین کە گەیشتنوێتە ئەم بڕگەی بەرنمەکە پێمان خۆشە میوانداری دکتۆر سەرهەنگ جانباز کە ئەو بەڕێوەبەری پاراستنی تەندروستیە لە شاری هەولێر تۆژیان بەخێر بێت دووبارە ئەو زانیاریمان پێ بدا، ئەو دەمانوێت لێی بپرسین تازەترین زانیاریەکان نیە. با دکتۆر جان لەوە دەست پێ بکەین کۆرۆنای نوێ کۆڤید-19 تازەترین زانیاری جەنابەت پزیشکی تەندروستی کۆمەڵی، کەسێکی لەوانەی چەندین ساڵە لە ڕێکارە خۆپارێزیەکان بە سوپاسەوە خزمەتی ئەم شارەت کردووە. ئێستا دوایین زانیاری جیهانی دەربارەی کۆڤید-19 کۆرۆنای نوێ چی هەیە؟ زۆر سپاس، سڵاو بۆ بینەرانی خۆشەویست. بەڕاستی هەروەکو یعنی ئێستا لەوانەیە خەڵکەکی زۆر بزانی ئەو نەخۆشیە کە کو دەستی پێکرد لە کۆتایی ساڵی پار 2019 بیدایەتی ساڵی نوێ ئەو نەخۆشیە لە سین دەستی پێکرد. ئەو کاتش لە ڕێکخراوی تەندروستی جیهانی بەبیرم دێ ئەمە دانیشت بووین باسی ئەفنەوەزای وەرزیمان دەکرد و خۆ ئامادەکردنەوەی تەقیرێک دەرچوو لەلای ڕێکخراوی تەندروستی جیهانی کە 40 کەس بە نەخۆشیەکی نامۆ تەزیل کرانەرە لە سین لە شارێکی وەکو ووهان. ئینزارێکمان لۆ هات، گوتمان احتیمالی هەیە لە شوێنی خۆی دەربسی سەبەکەی چیە نییە و کۆتایی پێبێ. بەڵام وەکو سینیش لەوانەیە بتوانێت زوو بڵێ ئەوە چییە و سەبەکەی ببینتەوە بڵێ. بەڵام دەرچوو وردە وردە راپۆرتەکان بەڕاستی خۆش نەبوون، دەستیان پێکرد گوتیان ڤایرۆسێکی نوێیە لە نەوعی کۆرۆنا، نازانن لە چێ هاتیە، نازانن سەبەکەی چیە، هەڵس و کەوتی چۆن دەبێت. بە ماوەیەکی کەم دەستی پێکرد خەڵکێکی زۆر لە وڵاتە تووشی بوو.
اینجا ئەلێرتەکە بەخۆتتر بوو. ئێمە هەر لەو کاتەوە بەڕاستی وەکو هەرێمی کوردستان ئەو شتە بە ئەهمیەت وەرگیرە لەلایەن حکوومەت و لەلایەن وەزارەتی تەندروستیەوە. هەر لەو کاتەوە پلاندانرا ئەگەر هاتووە ئەو نەخۆشیە نزیک بەوە چ بکەین. لیژاندانرا لەسەر ئاستی هەموو هەرێم، لیژاندانە لەسەر ئاستی پارێزگاکان. مەترسیەکەی لەوە بوو کەس نەیدەزانی و تا ئێستاش کەس نازانێت تەسەڕفی ئەو ڤایرۆسە چییە؟ بەڵام بەداخەوە بە پێچەوانی دەوروبەرەکەمانوانی ئێمە باش خۆمان حازر کرد بەس خۆی ڕاز دەکەی ینی ئەو کاردانەوەی کە حکوومەتی هەرێم کرد بووی زۆر زیاتر بوو لەوانی تر و بە هەمیەتیشی وەرگرت فعلەنی ژوا دەرچوو ینی بە هەمیێت وەرگرتنەکەی ئێستا دەبی ئەمی نەتیجەکەی وەرگرینەوە ئینشاءالله. دوایوی کە سین زیادی کرد بەڕاستی سین شتێکی زۆر باشی کرد. من هەر لە بیداتەوە تەماشای داتاکانم دەکرد کە سین لە ملیار و 400 ملیۆن زیاترە. بەڵام ژمارەی توشبوانی ئەگەر تەماشاکەی زۆر کەمە بە ژێرەی ئەو ژمارێ. دوایە چی کرد؟ ینی لە مقاتەیەک وهان کە 11 ملیۆنە ئەگەر تەماشای داتاکەی زیاتر لە 100 تا یعنی ئەگەر تەنها 13,000 لە دەروەی ئەوەیە ئەوانی تر هەموو لە یەک مقاتەقە حەسری کرد کەواتە سین سەرکەوتوو بوو لە ڕێگاگرتن لە بڵاوبوونەوەی بۆ بەشەکانی تری وڵاتی خۆی. ینی حتا ئەوانەی کە مردینە زۆربەی زۆریان هەر لە وەهام بوو ئەوانەی لە دەرێ وەهام و زۆر کەمتر بوو. ینی ئەو توانی بە ڕێگایەکی باش و ئەوەی هەموو خەڵکیش دەیبینی لە تەلڤیزیۆن کەسی گەیشتنە ئەو ڕادەی کەوا بکەن هەندێک شار زۆر ژمارەی توشبەکانی زۆر کەمی وەکو تۆ باست کرد پاراستنی تەندروستی ملیارێک و 400 ملیۆن کەس لەوانەیە ئەگەر بەس بە قسەش بێ ینی هەتا فەرموو تا ژمارەکە دەڵێ ئاسان نەبێت. بەس من لەمێ لێرە پرسیارێک ئەمێ بکەم ئایا ئەوەی کە حکوومەتی چینی کردی بەپێ هاوڵاتیان بۆی دەچوە سەر ڕۆڵی هاوڵاتی نەبوو تێدا؟ بەڕاستی کە حکوومەت ڕێنمایی دەردەینی ناتوانێت ئیجباری خەڵک بکە هەڵسوکەوتی خۆی بگۆڕی فێری دەکا کە چ دەکەی چ ناکەی بەڵام دەبی خەڵکی گوێڕایەل بی. ینی ئەو ڕێنمایانەی کە دەردەچی لەلایەن وەزارەتی تەندروستیەوە خەڵک دەبی تەطبیقیکە بالحرف چیلۆ هەر شتێک هەر تەسەڕوفێک غەیری ئەو ڕێنمایانەبی ئەگەری توش بوون زیاد دەکات. فقەزدم چیە لەوەی سین کردی معنای وەیە بە ڕێگای خۆپارێزی دەتوانی خۆت بپارێزی دەتوانی لێ نەگەڕی نەخۆشیەکە تەشەنە بک و زیاد بکات. ئەوە زۆر گرنگە دەرسێکە کەمە دەبی وەریگرین تاوەکو ئیسپادەی لێ بکەین لێ نەگەڕین ئەو نەخۆشە لە هەرێمان لە وڵاتمان زیاد بکات. کەواتە ئێمە هەمیشە هاوڵاتی کوردستان لە ماوەی مانگی سێ و بەهاردا نوێبوونەوەیە ینی دائیمەن تەمەشا دەکەی زۆربەی مەساتەکانمان و خۆشیەکانمان لەو مانگەتەیە. کەواتە مانگێکی نوێبوونەوە کەواتە ئێمە توانین بیکەینە پەیامێک لە نوێبوونەوەی خۆمان دەربارەی شێوازی خۆپارێزی بە هەمان شێوەی کە ڕاپەڕینمان کرد ئێستاش ڕاپەڕینێک دژی کۆرۆنا ئەنجام بدەین بە جێبەجێکردنەوە تعلیماتانە. بەڕاستی هەر وەکو گوتت هەموو جار دەرێم خۆشی و ناخۆشیمان لە مانجی سێمە لێ نەگەڕێن ببتە ناخۆشی دەتوانین بە هیمەتی هەموو لایەک بیکەینە خۆشی و سەرکەوتن بەسەر و نەخۆشیە بەڵام بەچی بە جێڕایەلی خەڵک ئەو فترەیە کە حکوومەت کردی تێ بە پشوو لۆ کردی تێ بە پشوو خەڵک بچن سەفرەی بکەن کردی تێ بە پشوو تا لە ماڵەوە دانیش تا قەڵەباڵغی ڕوونەدا نەک بچن بیکەنە میێوانداری هاتوچوو یەکدری. ئێستا بەهارە دنیا خۆش بەداخەوە ڕۆژی جمعی ڕۆیشت سەیترە دایانگۆ بە 2 ساعت ئەو فترەی جێ مەسافەی کەمت دەبڕی ئەوە ماساتە بەڕاستی بینی ئایلە و ئایلەش تێدا بووە هەمووش دەلێ نێرگیلایاندانەوە یعنی بەڕاستی گەشتکردن ئەو ساڵە بانێکی چاوەڕێ دەکەین بزانین هاوڵاتیانمان وەکو چۆن ئەمڕۆ خۆشبەختانە لە چەند وێنەیەکی شاری هەولێرم دیت خەڵکێکی زۆر کەم چوو بە شوێنە گشتیەکان تەمان بە خەڵکی خۆمان هەیە کە ئیشەڵا ئەم جومعەیە باشتر بن. بەڵام پرسیارێکی هاوڵاتیان باسی سەرکەوتنی نیسبەیی چینمان کرد لە شەڕی بەرامبەر کۆڕۆنا. ئێستا ڤایرۆسەکە بەتەمای چییە؟ وەکو پزیشکێکی تەندروستی کۆمەڵ لە تۆ بپرسم و خەڵکێکیش هەیە دڵی بەوە خۆشە کە پلەی گەرمە بەرزە بێتەوە لەسەر ئەو دوو شتەیانی دەمێت زانیاری مەبێت. ڤایرۆسەکە ئەمەلی ئەوە هەیە ئەگەری ئەوە هەیە ئەگەر ئێمە ئەوها خۆمان پارێزین سەربەرەوە خوار بڕوە. بەڵێ بە
لە هەر پەتایەک بەڕاستی حالاتی یەکەم کە پیا دەبی دوایە بەرەو زیادبوون دەچی کە گەیشتە تۆپ خەڵکێکی زۆری توش کرد ئینجا دێتەوە خوارێ بەرەو کەمی دەچی و بەرەو منەمان دەچی بەڵام دەوری مەچیە دەوری حکومەت چیە لەو شتەی ئەو پیکە کە دەگاتە نیهایەتی لەوانەیە هەزارەها خەڵک بیت بەڵام دەتوانین بە ڕێگای خۆپارازی ئەو هەزارەهایە بکەینە سەدان یعنی دەتوانی خەڵکی توشبوو زۆر کەم بکەیتەوە مدەی خۆی هەردەبا بەڵام ئەوانەی کە توش دەبن یان ئەوانەی بەداخەوە گە گیان لە دەست بدەن کەمتر دەبی زۆر بەچی بە خۆپارێزی تو ڕێگای لێ دەگری ئەو ڕێگا گرتنانش ڕێگاکانی خۆپارێزیە ئەو ڕێنماییانەیە ئەو ڤایرۆسە پێشتر دەمانگۆ ڕێگا بگرین لەوانی کە دێنە هەرێم لەبەرەوەی لە وڵاتی دەرەوە دێت ئێستا هات و زۆربەی هەموو حالەتەکانیش لە دەرەوە هاتوون هیچ یەکیان خۆ لێرە دروستنەوە ڤایرۆسەکە لە ئاسمانەوە لە نایە ئەو خەڵکانەی هەڵگری بوون هاتن لێرە توش بوون لێرەش هەستان خەڵکی تریان توش کرد کەواتە ڤایرۆسەکە هەیە یعنی ئەمن دەڵێم خەڵک ئاگادار بن ڤایرۆسەکە هەیە دەبی ئاگاداربی خۆت بپارێزی قۆناغی یەکەممان تێپەڕان ئەوانی کە خۆیان لە دەرەوە بوون هاتن بوون ئێستا ئێمە لە قۆناغین کە لەوانە ئەمە توژە بین هەتا هێڵی دووەمیش هەتا ئێرە ناڵین ئاساییە بەس ئۆکەی بانە هێڵین لە دوای ئەوە کە لە دەستی دووەم و سێم و چوارەم ببێت ئەوە زۆر گرنگە لەبەرەوەش دەبینی ئێستا ئەوانی کە لە لای ئێمن دڵما بە گەرماکە خۆش بێنە گەرماکە معلوماتی جۆرا و زۆری لەسرە بەڵام بەگشتی ئەو ڤایرۆسانە پلەی گەرما بەرز بێتەوە جموزۆڵ و ئەویان ئەکتیڤیتیان کەمتر کەواتە بەرزبوونەوەی پلەی گەرما مانای ئەوە ناگەێنێت کۆتایی ڤایرۆس بەڵام هێواشی دەکاتەوە دکتۆر سەرنج جانباس بە ڕێوەری پاراستنی تەندروستی لە شاری هەولێر زۆر خۆشحاڵ بووم کە ئامادە بووی لە ستودیۆکەمان و سپاس بۆ زانیاریەکان سپاس بۆ جەنابەت بۆ بینەرانی زۆر سپاس ئێمە بەردەوامە بین لەسەر بڕگەکانی تری کۆڤید-19 هەواڵێک هەیە کە ڕێکخراوی تەندروستی جیهانی بەداخۆم ئێوارەی ڕایگەیاند کە کۆرۆنا بووە بە پەتا تێدۆرس ئەدهانۆم سەرۆکی ڕێکخراوی تەندروستی جیهانی هۆشداریدا ڤایرۆسی کۆرۆنا زۆر بە خێرایی بڵاو دەبێتەوە و حاڵەتەکانی توشبوون لە جیهان 13 هەندە زیادیان کردووە واتە بووە بە پەتایەکی جیهانی. لە دوو هەفتەی ڕابردوو ژمارەیە حاڵەتەکانی توشبوون بە کۆڤید-19 لە دەرەوەی چین 13 هێندە زیادی کردووە. ژمارەی ئەو وڵاتانەی ڤایرۆسەکەیان گەیشتووەتێ بووەتە 3 هێندە. ئێستا زیاتر لە 118,000 حاڵەت لە 114 وڵات تۆمار کراون. 4291 کەسیش گیانیان لەدەستداوە. ڕێکخراوی تەندروستی جیهانی زۆر نیگەرانە لە تونتربوونی دۆخەکە و تەشەنەکردنی خێرای ڤایرۆسەکە. ئێستا ئێمە گەیشتونەتە ئەو باوەڕێی کە کۆڤید-19 وەک پەتا بناسیێنین. بەڵێ خۆشەویستان ئێستا پەیامنێرمان هێمن حوسێن لە شاری هەولێر و لەگەڵمانایە ئەو لەگەڵ دەستگا ئەمنیەکان ئاخاوتن دەکا دەیەوێت زانیاریمان پێ بدا هێمن ئەم کاتت باش دەمانەوێ پێمان بڵێ ئەو ڕێو شوێنە ئەمنیانەی کە دەستگا ئەمنیەکانی شاری هەولێر دەیگرنە بەر بە تایبەتی پاش بڕیارەکانی ئەم ئێوارەیەی وەزارەتی ناوخۆ بەس پێشەوەی دەست پێ بکەیت دەست خۆش شێوازی خۆپارێزیەکەتم بەدڵە ئینشاڵڵا تۆش و هەموو ئەوانی کە لە دەوروبەر و هەموو ئەو برایانەی کە لە بواری ئەمنیش ئیش دەکەن هەموو لایەک هەر پارێزراوە بن لە کۆڕۆنا فەرمووی هێمنجان. سپاس دکتۆر دیارە لە دوای ئەوەی کە ئەم پەتایە یاخود وەکو تۆ ئاماژت پێدا لە هەواڵێکی پێشتر و ئەنفلۆنزا کە ئێستا بۆتە پەتایەک ڤایرۆسی کۆرۆنا لە جیهاندا بڵاو بوویەتەوە هەرێمی کوردستانیش لەگەڵ ڕاگەیاندنی یەکەم حاڵەتی توشبوون لە شاری نەجەف لە خوارووی عێراق لەگەڵ ڕاگەیاندنی و حاڵەتە هەرێمی کوردستان ڕێکاری توندی خۆپارێزی لە توشبوون بە ڤایرۆسی کۆرۆنا بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستان پەیڕەو کردووە دەستگا ئەمنیەکان و تیمەکانی تەندروستی وەکو دوولایەنی تایبەتمەند بۆ جێبەجێکردنی ئەو ڕێنمایە و ئەرکێکی قورس و گەورە و فراوانیان کەوتۆتە سەرشان کەوای کردو ئەمان سەرڕایەوەی کە حکوومەتتی هەرێم بڕیاری داوە دەوام یاخود پشووی فەرمی لە سەررجەم دام و دەستگاکان حکوومەتتی هەرێم ڕابگەێنێت ئەمان بە پێچەوانەوە بۆ ماوەی 24 کاتژمێر لە ئەرکدان دام و دەستگاکانی پارێزگای هەولێریش کە من ئەمڕۆ باسی لێوەکەم ئێستا بەڕێوەبەری پۆلیسی هەولێر لەگەڵما عەمید دلێر نەجات کاگ دلێر من ئەمەوێت جەنابەت ئەگەر فەرمیتە ئێرە
ئەمەوێ باسی ئەو ڕێکارانەمان بۆ بکەیت کە هێزە ئەمنیەکان لە شاری هەولێردا بەتایبەت پۆلیس بە دیاریکراویش دوای دەرچوونی ئەو بڕیار و ڕێنمایانی کە لەلایەن وەزارەتی ناوخۆی هەرێمی کوردستانەوە دەرچوون بۆ خۆپارێزی و پاراستن لە هاوڵاتیان بۆی تووشی ئەم پەتایە نەبن. ئێوە ڕێکارەکان چین گرتوتانەتە بەر و هاوڵاتیانیش تا چەند هاوکاری ئێوەیە؟ خێر بێن سەرچاو سوپاسان دەکەن کە ئەرکتان کێشە ئامادەبوون لە گەرمە. پێشەچی دڵنیایی دەدەینە دانیشتوانی شاری هەولێر پۆلیسی هەولێر شەو ڕۆژ لە ئەرگدایە واتە 24 کاتژمێر لە ئەرگدایە بۆ پاراستنی سەر و ماڵی و گیانی هاوڵاتیان و مڵچیان و بەڕێبەراتی پۆلیسی پارێزگای هەولێر گشت ئەفسەر و گشت کارمەندانیان و گشت هۆبەکان و بەشەکان لە ئامادەباشیدانە بۆ هەر ئەگەرێکی نەخوازراو و بەڕێبەراتی پۆلیسی پارێزگاری هەولێر پابندە بەو ڕێنمایە کە لە وەزارەتی ناوخۆ و وەزارەتی تەندروستی و پارێزگای هەولێر دەردەچێت بۆ خۆپاراستن لە پەتای کۆڕۆنا و داوا لە خەڵکی شاری هەولێر دەکەین ئەو ڕێنمایانەی کە لە بەڕێوەراتی تەندروستی گشتی یاخود لە وەزارەتی تەندروستی دەردەچێت یان لە وەزارەتی ناوخۆ و پارێزگای هەولێر جێبەجێ بکەن بۆ پاراستنی خۆیان و خاوێنی بگرنەبەر و لە شوێنە گشتیەکان تەجەموعات نەکەن و هەر شوێنێک ئەگەر گومانی هەر حاڵەتێک بوو ئاگادارمان بکەنەوە هێزەکانی پۆلیس لەگەر تیمی پزیشکی ڕوبەڕووی هەر حاڵەتێک دەبێتەوە و زووترین کات و لە هەموو کاتێکدا. ئەو ئیجراتانی کە تا ئێستا کراوە لەم ڕۆوە کە وەکو باست لێوە کرد دەبینین حاڵت هەیە لێرە و لەوێ سەرپێچی ڕێنمایەکان دەکرێت بۆ نمونە ئەو کافتریانی کە بڕیاری داخستیان دراوە دەبینین دەکرێتەوە نێرگەری لێ دەکێشتێ خۆشبەختانە ئەمە کۆنتترۆل کراوە ئێستا حاڵەتانە نییە بەڵام حاڵەتی لەو جۆرە بووە کە ئێوە ناچار بن ئەو سەرپێچیانە نەهێڵن یاخود ئەو کەسانی کە داواکراون بۆی گومان لێکراون کە توشببووی ڤایرۆسەکەن نەچوو بنە بنکەکانی تەندروستی ئێوە ناچار بن بە زەبری هێز ڕەوانیان بکەن و هاوکاری تیمەکانی تەندروستیش بن. خەڵکی شاری هەولێر پابندە بە ڕێنمایەکان و هەتا ئێستا کەسمان بە زۆری نەبرتە کەرەنتین و هەر حاڵەتێک هەبوو کە گومانی ئەو پەتایە لێ بکرێت ئاگاداری تیمی طبی دەکەین تیمی پزیشکی لەگەر ئەمە ئامادە دەبی لەگەر هێزی پۆلیس دەچینە ئەو شوێنە و مامەڵە لەگەر ئەم حاڵەتە دەکەین بە شێوازەکی مۆدرێن و طبیانە و دەیگەینە شوێنی مەبەست. دەستان خۆش و سەرکەوتوو من کاک لێر زۆر سواز بۆ جەنابیشتان دەستان خۆش بێت. دکتۆر ئەوەی گوێبیستی بوون ئەو وردەکاری و زانیاریانە بوو کە هێزە ئەمنیەکان بۆ جێبەجێکردنی ئەو ڕێکار و ڕێنمای و بڕیارانی کە لە وەزارەتی ناوخۆ حکوومەتی هەرێمەوە دەرچووە کە ئەمان وەکولایانی تەنفیزی جێبەجێ دەکەن و خۆشحاڵی خۆشیان بەوە نیشاندا کە خەڵکی هەولێر و دەوروبەری تا ئێستا بە شێوەیەکی باش پابندی ڕێنمایی و بڕیارەکانن. زۆر سپاس هاوکارم هێمن بێگومان هەموو لایەنی تەندروستی و لایەنی ناوخۆ تاوکەری یەکترین لە ڕوبەڕووبوونەوەی ئەم پەتایە بۆیە زۆر بە خۆشحاڵیەوە کە ئێستا بەڕێوەبەری پۆلیسی هەولێر لەگەڵ هاوکارم هێمن باسی ئەو شتانیان کرد. زۆر سپاس بۆ تۆ هێمن زۆر سپاس بۆ میوانەکەشت هیوادارم هەموو لایەک هەر ساغ و سەلامت بن. ئێستا دەچمە شاری سلێمانی لەوێ هاوکارم دیار جەمال ئەو دەمێ دیار ئەم کاتت باش بە هەمان شێوە دەبینم ماسکە بەستووە شتێکی زۆر باشە و دەستم هێشتا لێ دیار نیە نازانم دەستکێش لە دەسایەنە بەس ئەمێ پرسیار بکەم زۆر باشە ئەویش زۆر باشە کە دەستکێش لە دەسایە دەمەوێت پرسیار بکەم دەربارەی ئەو کەسانەی کە بەندروستی کراون یان کەرەنتین کراون کە بزانین حاڵی ئەوان لە چیایە بارودۆخ لە شاری سلێمانی چۆنە تا چەند هاوڵاتیان دەیانەوێت پشتگیری هێڵە گشتیەکان و ڕێنمایەکانی حکوومەت بن. بەڵێ ئەم کاتتان باش بە شێوەیەکی گشتی من باسی دۆخی پارێزگای سلێمانی دەوروبەری ئەەکەم بەپێی دوایین ئامارکە لە بەڕێوەبەراتی گشتی تەندروستی سلێمانی دەست کوردستان 24 کەوتووە 11 حاڵەتی توشبوون بە ڤایرۆسی کۆرۆنا لە سنوورەکە تۆمار کراوە کە یەک حاڵەتیان گیانلەدەستدان بۆ کە کۆچی دوایی کردووە
یەک کەس چاک بۆتەوە ڕۆشتۆ بۆ ناو کەسوکاری بەڵام هێشتا لەژێر چاودێری پزیشکیدایە و نۆ کەسەکەی دیکە لەژێر چاودێری وردی پزیشکیدان و لەو نەخۆشخانەی کە تایبەت دروستکراوە بۆ کۆرۆنا لەوێ چاودێری پزیشکی دەکرێن و زیاد لە 600 کەس لە سووری پارێزگای سلێمانی کە لە کەرنتینە کراون و گەڕاونتەوە ناو کەسوکارەکانیان و زیاد لە 200 کەس لە کەرنتینەکان ماون و چاودێریەکرێن تا ئەو کاتەی کە دیاری کراوە بۆیان تەواوی بکەن بزان توش هەڵگری ڤایرۆسەکەن یاخودنا بەپێی ستاندارد جیهانیەکان کە پێشتر 14 ڕۆژداری کرابوو بەڵام بەپێی وتەی بەڕێوەبەری گشتی تەندروستی سلێمانی کە بڵاوی کردوێتەوە کە زیادی کردووە و بۆ تا 10 ڕۆژی تر ئەوانەی کە کەرنتینە کراون گەڕانەوە ناو کەسوکارەکانیان بە هەمان شێوە لەژێر چاودێریە بن و ڕێنمایی تەندروستیان پێدراوە بۆ ئەوەی کە لە خۆیان بپارێزن لە ڤایرۆسەکە لەمان کاتە ئەگەر هەڵگری ڤایرۆسەکە هەبوو بێت ئەوە پێویستە خۆیان بپارێزن واگەر پێویستیش بکات تەندروستی ئەوە دەنێرن بە شوێنیان دیسان و پشکنیان بۆ دەکرێتەوە نەوەکو لە ماوەی ئەم 24 ڕۆژە توش بن بە شێوەیەکی گشتی شارەوانی و تیمەکانی تەندروستی لە نێو شاردا دەرمان دەڕێژن بۆ ئەوەی کە ڤایرۆسەکە دوور بخەنەوە لە سووری پارێزگای سلێمانی و لە تەواوی هەرێمی کوردستان و ئەتوانم بڵێم خەڵک بوون بە دوو بەشەوە بەشێکیان پابند بە ڕێنمایە پزیشکیەکان و دەستکێش و دەمامک و تحقیمکردن بە بەردەوام بەکارێن و بەشێکی دیکەش تاکو ئێستاکە ڕەنگە گاڵتەیان بە وەزعەکە بێ بەڵام تەندروستی نەک جارێت دەجار دووبارەیە کاتەوە و ڕێنمایەکان بەناو شاردا بڵاو کردوێتەوە داوا لە خەڵکەکەن کە خۆیان بپارێزن و ڕێنمایە تەندروستیەکان جێبەجێ بکەن کە ئیشەکە لە فشە نەماوە چونکە ئەوەی کە باسەکرێت کە ئەترسێن کە حاڵەتەکان زیاد ببێ بۆیە ڕێنماییان بۆ هاوڵاتیان ئەوەیە کە ڕێنمایە تەندروستیەکان جێبەجێ بکەن و لەمان کادا ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنیش ئێستا هاتوونەتە سەرخەت لەگەڵ تەندروستی و لە نێو شۆستە و شەقامەکان ڕێنمایی بڵاوەکەنەوە تەنانەت قایم قامەتیش کە سبەینێ ڕەنگە کۆنگرێکی ڕۆژنامەوانیان هەیە و لەم چەند ڕۆژە بڕیان لەسەر شوێنە گشتەکانە درێ بۆی قەدەغە بکرێ و هاتشۆکردنی خەڵکەم بێتەوە بۆ ئەوی کە ڤایرۆسەکە لە هەرێمی کوردستان دوور بخرێتەوە. زۆر باشە هاوکارم دیار جەمال لە سلێمانی و زۆر سپاس دەکەم بێگومان هەموو ئەو بڕیارانی کە باست کرد کە هیواخوازین ئەو کۆمەڵە کەسانی کە تا ئێستا ئیشەکەیان بە سانایی وەرگرتووە ئەوانیش بێنە سەرڕای ئەو هاوڵاتیانە و هەموو شێوازەکانی خۆپارێزی وەکو تۆ بگرنەبەر. دووبارە زۆر سپاس. سەرنجتان ڕادەکێشم بۆ هەواڵێکی بەپەلە کە ئێستا بڵاوکرایەوە لە وڵاتی فەڕەنسا بەداخەوە 48 کەس گیانیان لەدەستداوە بەهۆی توشبوونیان بە ڤایرۆسی کۆڕۆنای نوێ و ژمارەی ئەوانی کە تا ئێستا توش بوون لە فەڕەنسا بەرز بووە بۆ زیاتر یان بۆ 2200 کەس کە توشبووی ئەم ڤایرۆسن بێگومان ئەو ڕێژەیەی کە گیانیان لەدەستداوە ڕێژەیەکی زۆر بەرزە کە ئەمە دەیسەلمێنێ قسەکەی ڕێکخراوی تەندروستی جیهانی کە بە ئاسانی نییەوتی بووە بە پەتایەکی جیهانی بۆ بە پەتایەکی جیهانی کە ئەمە پێمان دەڵێت لەمڕۆ ئێمە پێویستە چەند جاروتومان لە ماڵەکانمان بینینەوە ئێستا زۆر زیاتر و بۆ ئەو هاوڵاتیانەی خۆشمان کە ئێستا حاڵی حازر لە فڕەنسان هەمان پەیاممان هەیە هەمان پەیاممان هەیە بۆ خۆپارێزیان و ئەگەر پێیان دەکرێت لەوێ شێوازی خۆپارێزیان ڕێک و پێکە شێوازیان دەتوانن بمێننەوە ڤیزەکانیان ماوە ئایا نشین گەیان هەیە لەوێ ئایا پاسپۆرتی ئەویان هەیە هەمان ئەو ڕێکارانە بگرنەبەر باشترە لەوەی بگەڕێنەوە بۆ کوردستان و ئەگەر گەڕانەوە بۆ کوردستانیش با خۆیان بڵێن ئێمە لە فەڕەنساوە هاتوین فەرمون کەرەنتینمانکەن بۆ پارێزگاری لە خۆیان و لە کەسوکاریان ئەمە بنەمای خۆپارێزیە بۆ بەرگری گرتن لە کۆڕۆنا. دەچمە دەواازەی ئیبراهیم خەلیل لە زاخۆ هاوکارم ئیسلام یوسف ئەم کاتت باش ئیسلام بڕیارەکانی وەزارەتی ناوخۆ دەربارەی ڕاگررتنی هاتوچۆ لە بینی شارەکان کاریگەری کردوتە سەر جموجۆڵی بازرگانی لە دەواازەی ئیبراهیم خەلیل لە نێوان هەرێمی کوردستان و وڵاتی تورکیا.
البته دبه و بریاره کو دنفبرا هاتنوچون دنفبرا پارزگاهن هرما کردستان دا هاتیه قدقه کرن برنگه که برفره کاریگری سا دروازان دولتی ابراهیم خلیل نبه جبرکو جبوی کارم پیوست و که بازرگانی و دیپلماتکار و دیسان تیمن یو ان و کارن دیترین تایبت بجورن اپراسیون ول پارزگاه و اداره خواجهی کو هاتینه گریدان نراوستش بر وی کیجی کاریگریه که بوی رنگیل سر دروازان دولتی ابراهیم خلیل پیدا نابه لی د چارچوب وانی ازدا بریاره دا کو ایشف جلای حکومت هرما کردستان و هاتینه درکرن جوان جی سنوردار کرن و رکخستنا بزاوا بازرگانی و دیسان هاورده کرنیه لی خالن سنوری چول ابراهیم خلیل به یم باشماخ و پرویز خان و حاجی عمران جخوا لابراهیم خلیل جی پیشتر جیه که مها آداره و که دبه 11 روش پیشین افکار هاتیه کرن او گوریوی بریاره کو ایشف هاتیه دان و دا صلات جی هاتینه دان بو ریوبری گشتی گمرکان کو ایدی او ماماله و بریاران لدور کتواری بده جبلی بزاوا بازرگانی لخالا سنوریا نف دولتی ابراهیم خلیل جه کی مها سیوه جه کی مها آداره و هاتنوچونا ریونگام به تمامی هاتیه را گرتن یعنی هیچ ولاتیه که ترکیه و دیسانوان ولاتین دیین پتایا کرونا جلیه و کسین و ایران و ایتالیا و کوریا باشور و چند ولاتا کندی که جماروان دبه نه ولات دروازان دولتی ابراهیم خلیل دا هاون اجتماعیین وان ولاتان نشن سردانا کردستان و عراق بکن البته برو واجیجی کس عراق و کردستان جی ریبوان نایدان جلای ترکیه و کو دربازی ناو آخا ترکیه ببن بتنه حکومت هرما کردستان و دولت ترکیه وصار کفتینه کو او حولاتین هرما کردستان و عراق جی کل ترکیه نه بتنه ریبوان تدان جاردی دروازان دولتی ابراهیم خلیل دا و گرنو برو واجیجی ها اجتماعیین ترکیه ولاتین ترکیه ام کو لکردستان و لعراق نه بتن ریبوان تدان کو دروازان دولتی ابراهیم خلیل دا درباز ببن سرباری و اینکه او کسن کو قطابین و ترکیه دخوینن و بجن اقامه هنه یانجی هلگرن رگزنامه ترکی نه یعنی گلک ولاتی هنه لهرما کردستان دو رگزنامه عراقی و ترکی جه هنه ریبوان تدان کو درباز ببند خالا سنوریا ابراهیم خلیل دا سرباری وی کی جرکارم بازرگانی جه کی مهوه هاتینه گورن یعنی افکار وان ترمبلا کو الپشمن دیاره همیجی ترمبلم بار هلگرم به وی رنگی والا قستا عالی دیو ترکیه دکن و او بار یان او کلو پلم بجن لعالی دینه چه پزشکی بن چه خارن و خارن بتن چه بینا سازی بن به هر اوایه که هبه بریا وان ترمبلم بار هلگر بار وان اینه نوا هرما کردستان و عراق بو هنده کو حولاتین ترک جی تفلی آخا هرما کردستان و عراق نبن به وی رنگی ریکارن گله کی توند جیل دروازه هات نگرتنه بر نمازه جه آماده باشیا تیمان ده موای 24 دم جمیران دا بشه و روش لدروازان دولتی ابراهیم خلیل هر دیسان جی الودره پشکنیم بو همی وان حولاتیان تینه کرن اوین کو تینه ودره و سرباری وی اکی جی تافل کرن رشاندن جل دروازان دولتی ابراهیم خلیل جلای ریوبریا ساخلامی زاخو و هاتیه کرد هەموو زانیاریەکانی تۆ ئیسلام بۆ تا ڕادەیەکی زۆر دڵخۆشکەر بوون کە ئەمە ئەوە دەگەیەنێ کە سەرڕای ئەوەی هاتوچۆکان سنووردار کراوە کێشەی کەمی ئازوقە و کێشەی کەمی ئەو ماوادە پێویستانی کە ڕۆژانە هاوڵاتیان پێویستیان پێ دەبێ سەر هەڵنادا لە کوردستان سوپاس بۆ زانیاریەکانت ئێمە و بینەرانت بە تەواوەتی دڵنیا کردەوە دەچینە لای پەیامنێرمان حەسەن کۆسان کە ئەو لە باکووری کوردستانە لە دیاربەکرە نەدەستکێشی لە دەستدایە نەماسکی کردووە بە نەمولوتیەوە لەبەر ئەوەی هەتا ئێستا لایەنە پەیوەندیدارەکانی تورکیا هیچ حاڵەتێکیان ڕانەگەیاندووە دۆخی کۆڤید-19 لە تورکیا بە شێوەیەکی گشتی و باکووری کوردستان بە شێوەیەکی تایبەتی لە چه حاڵێکدایە حەسەن دکتۆر هەست دەم باشە دیاربەکرێ لە تورکیا لە باکووری کوردستانê tenê Wezarata Tenduristiyê erkdara rayadara ku derbarê vê vîrusa koronayê de daxuyanî bide
83 میلیون کس li Tirkiye û li Bakur dijîn di nava van de li gorî gotinên Wezareta Tenduristiye ya Tirkiye tenê şevê din li gor daxuyaniya şevê din kesek haletê vê li ser kesekê hatiye dîtin yani ev vîrus li ser kesekê hatiye dîtin ew kes û malbata wê bi temamî dibin karantînayê de ye ew dibin çavdêriya pizîşkî de ye li belê ji bilî vê li gorî daxuyaniyên fermî li tu ciheke din li Tirkiye li Bakur ev haletên tuşbûna vîrusa koronayê حەسەن ئەو کەسە لەکوێ هاتبەوە di nava xelkê de belav dibin û tirs di nava xelkê de heye ئایا حەسەن ئەو کەسە لە گەشتی دەرەوەی وڵاتی کردبوو Navê diyar nekirine nasnamayî diyar nekirine li bes li gor hinek zanyariyan ew kes li Stenbolê li gor hinek zanyariyan bes weke me gotê Wezareta Tenduristiyê di derbarê de tu daxuyanî belav nekirine dibe ku ji derve jî hatibe li ser vêyeke tu agahiyên zelal tunene. Li berê doktor hest ez vêyekê bêjim gava din ji beriya weşanê em di nav bajêr de hindek geriyan ew mega market ku jê dibêjin marketên mezin hene em li wan geriyan me dît ku xelkê Diyarbekirê jî wisa derbasî wir bûne ez bêjim ew refên wa hema bêje gelek ji wan vala bûne xelk kelûpelên paqijiyê distînin yê xwarinê distînin û her wiha maske û destik an jî destpêka distîne yani ji ber vê tirsê li belê weke me gotê ev tu rewşek wisa li Bakur heta niha jî nehatiye destnîşan kirin. Li belê Wezareta Tenduristiyê hem li Tirkiye hem li Bakur 25 navend amade kirine yani li 25 nexweşxane hemû hazirî hemû amadekarî hatine kirin li gel vê yekê destûr an jî bêhinvedana hemû karmendên tenduristiyê jî hatiye rawestandin ji ber vê yekê hemû amadekariyan karin bêjin hatine girtin li gel vê yekê ez bêjim jiyana rojane her berdewam dike di nava 100 kesan de berku du kes maske li ber devê wane di nava sok û bazarê هیوادارین li berê xelk dîsa jî هیوادارین bergiriyan de ya tedbîran de baldar e her wiha hemû wesayet û bas têne paqijkirin ji aliyê şaredarî û rayedaran ve ev tişt di nava xelkê de belav bûye li Bakur lê belê weke me gotî ji aliyê rayedaran ve heta niha tenê li ser kesekê hatiye destnîşan kirin. زۆر باشە زۆر سپاس حەسەن بۆ زانیاریەکانت هیوادارم هەر ساغ و تەندروست بن بێگومان کە لەبەر ئەوەی تا ئێستا هیچ حاڵەتێک لە ینی وەکو پامنێرمانوتی تەنها یەک حاڵەت بە فەرمی باس کراوە ئەویش تا ئێستا دیار نییە لە زانیاریەکانی ئەو گەشتی کردووە یان هە لە ناو ئیستانبول بووە جارێ هاوڵاتیان ئەو ترسیان بە تەواوەتی نەگەیشتوێتێ لە تورکیا زۆر سپاس حەسەن دەچینە ڕۆژئاوە لە ڕۆژئاوە پامنێرمان لاڤا ئەسعاد و بە تایبەتی لە قامیشلۆوە لەگەڵمان دەبێ بارودۆخی قامیشلۆ بارودۆخی ڕۆژئاوای کوردستان دەربارەی ڤایرۆسی کۆرۆنا لە ڕۆژئاوا لە چه حاڵێکدایە و بارودۆخەکە چەوایە بله دم باش دکتور دست پێکێ زێ بەحسا سووریە بگشتی بکەم تانوها رژیما سووریە دەستەیە تەندەروستی یا بەسەر رژیما سووریە و تانوها ڕانەک هاندیە گۆر ئەو دەبێژێت تو کەسەیەن ڤایرۆسا کۆرۆنا لە هەندڕی سووریە نەهاتی تۆمارکردن تو کەس لە هەندڕی سووریە بڤێ ڤایرۆسێ نەکەتیە لێ ڕەوانگەها سووریە یا مافێن مرۆڤان تەکەس دکەی گۆتانوها 62 کەس لە هەندڕی سووریە بڤێ ڤایرۆسێ کەتنە و لە هەندڕێ باژارێن هەندڕی سووریە مینا شەما پایتەخت حەلەب ببورن لاذقية طرطوس وحمصة لي ريجيما سوريا فيكي رد كي دبيجتانو هاتو كي سنة هاتن تومار كرن وجبر فيكي جي دستيا تندرسية دبيجي وهن خالين بزيشكي لفروخانين سوريا دانين وكا غافا كيجبو باراستنا سيفيلان لفروخانه شامی لفروخانه قامشلوجی خالق پزیشکی هیه ل تکز دکه هر جار رژیم سوریه و دستیات تندرستی گوتو کیسه نهاتنی تومار کردن لهندری سوریه ریوبریاس خسر جهلا خو اوجی تکز دکه گوتانوها تو کیسه این کرونا لهندری روجاوای کردستانی نهاتی تومار کردن بتنی ل خالق وای پزیشکی هیه لسر سینور دناو برا روجاوای کردستانی و باشور کردستانی ل درگاه سیمال کالوی د خالق پزیشکی بریا دمکی هات دانین و چی کسی گو در باسی روجاوای کردستانی دبه
ئەو پلەیەن گەرماهیا لا شێوی تێنستاندن هێن بریار ji hêla ew derga sêmalka hatinistandin çûn û hatin rawestandin navbera başûr û Rojavayê Kurdistanê ji xwest dixwazim amaje bû wê yekê bikim got rewşa tendurustî li hundirê Rojavayê Kurdistanê bi taybet li Sûriyê bigiştî piştî sala 2011 بله پشتی سالا 2011 رو شاتن درستی آلوز زور درمانی نخوشی گران گلک جاران ل سوریه و ل روجاوای کردستانی به تایبت ناین پیدا کردن هلبت هویک مترسی لجم خلکین روجاوا پیدا دکه اگر ویروس کرونا لویده هات تومار کردن روشاواوی خرابش برگو درمانجی پیدا نابلویده زۆر سپاس لاڤا ئەسعاد پەیامنێرمان لە قامیشلەوە بۆ زانیاریەکانت هیوادارم هەموو هەر تەندروست بن. ئەنجێلا مێرکل ڕای دەگەیەنێت پێشبینی دەکرێت 60 هەتا 70% خەڵکی ئەڵمانیا تووشی کۆرۆنا بن. ڕاوێژکاری ئەڵمانیا ئەنجێلا مێرکل ڕایگەیاند پسپۆڕانی تەندروستی ئەو وڵاتە هۆشداری دەدەن و هۆشداریان داوە و پێشبینی دەکەن 60 هەتا 70% دانیشتوانی ئەڵمانیا تووشی ڤایرۆسی کۆرۆنا بن. هەروەها لە چوارچێوەی چڕکردنەوەی ڕێکارەکان بۆ ئەم مەبەستە مێرکل بریاریدا کە ملیارێک یۆڕۆی تر بۆ بودجەی بەرەنگاربوونەوەی ڤایرۆسەکە زیاد بکە. بە گوێرەی ئامارەکان لە ئەڵمانیا 1613 کەس توشبووی ڤایرۆسەکەن و 2 کەسیش لە وڵاتە بەو هێوە گیانیان لەدەستداوە. وڵاتێکی گەورەی پێشکەوتووی تەندروستی وەکو ئەڵمانیا ئاوها لە ڤایرۆسەکە بترسێ، ئاوها بودجەی بۆ تەرخانکە، ئاوها هانی هاوڵاتیانی بدا زۆر لە ئێمە پێویسترە، واتە لەسەر ئێمە زیاتر پێویسترە کە خۆمان بپارێزین و لە ماڵەکانمان بمێنینەوە. هەموو لایەکتان تەندروست بن تا بەرنامەی داهاتووی کۆڤید-19 وە زانیاری نوێ ئەم جارە لەگەڵتان دەبین. واتان لەگەڵ و هەموو لایەکتان